سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم بەرنامەی ئەم شەوی کۆڤید-19تان پێشکەش دەکەم. ئەمڕۆ لە سلێمانی 3 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون و 5 کەسی دیکەش چاک بوونەوە. ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتووەتە 37 کەس. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەیەنێت جیهان ڕوبەڕووی قەیرانێکی تەندروستی گەورە بووەتەوە و داواشی کرد پشکنین بۆ تەواوی گومان لێکراوان بکرێت. لە واشنتن یەکەم ڤاکسینی دژە ڤایرەسی کۆرۆنا لەسەر توشبوویەکی کۆرۆنا تاقی کرایەوە و چاوەڕێ دەکرێت پرۆسەی تاقیکردنەوەکان ماوەیەکی زۆری پێویست بێت. و بۆ سەرخستنی پرۆسەی ڕێگرتن لە تەشەنەکردنی پەتای کۆرۆنا ئەم شەو دامەزراوەی کوردستان 24 کەمپینی هاوکار دەبین ڕادەگەیەنێت. ئەمڕۆ لە سلێمانی 3 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون و 5 کەسی دیکەش چاک بوونەوە. بەمەش ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتە 37 کەس. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت یەکێک لە توشبووەکان منداڵێکی تەمەن 4 ساڵانە و لەگەڵ خانەوادەکەی لە ئێران گەڕاونەتەوە و هەروەها ئەمانە دانیشتووی شارەدەی تەکێن. توشبوویەکی دیکەش ئافرەتێکی تەمەن 27 ساڵانە و دانیشتووی شاری سلێمانیە. توشبووی سێمی ئەم ڕۆژ لە سلێمانی ئافرەتێکی تەمەن 45 ساڵانە و خزمێکی دیکەی توشبووەکەی پێشووە کە گیانی سپارت. پێشتریش دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند بوو 5 کەسی دیکە لە توشبووانی ڤایرەسی کۆرۆنا لە سلێمانی چاک بوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون. بە گوێرەی ئەنجامەکان تا ئێستا ژمارەی ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆرۆنا بوونە گەیشتوونەتە 37 کەس و ژمارەی چاکبوونەوە لە سلێمانی گەیشتووەتە 9 حاڵەت. هەر بۆ ئەوەی لە ئامارەکانی جیهان و کوردستان دوور نەکەوینەوە سەبارەت بەو کەسانی کە توشبووی نەخۆشی کۆڕۆنان بێگومان ئەمڕۆ ژمارەکە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە گەیشت خۆی لە نزیکەی 160,000 کەس زیاتر دەدا. بەمەش ژمارەکە دەتوانین بڵین ببورن ژمارەی توشبووان نزیک بۆتەوە لە 180,000 کەس. دووبارە دەڵێنەوە ئێمە هەمیشە بەراوردێک دەکەین لە بنێوان چاکبوونەوە و سەرجەم ئەو کەسانەی کە توشبووی کۆڕۆنان لە 12 2019ەوە کە لە وڵاتی چاینا دەستی پێکرد. بەڵام ژمارەی ئەو کەسانەی کە گیانیان لە دەستداوە لە 24 کاتژمێری ڕابردوویان لە سەرەتای دەستپێکردنی نەخۆشیەکەەوە تا ئەم کاتی ئێستا پێکۆ قسەی لەسەر دەکەین گیان لە دەستدان 7067 کەسە. بەس تەنها لە 24 کاتژمێری ڕابردوو 16240 حاڵەتی نوێ تۆمار کراون لە سەر تاپایی جیهاندا. ئەگەر بین تەمەشا بکەین بزانین ئەو کەسانی ئەو ژمارانی کە توش بوون بارودۆخیان چۆنە، ئایا بارودۆخیان جێگیرە یان بارودۆخیان ناجێگیرە، دەبینین بە هەمان شێوە خۆشبەختانە ژمارەی ئەوانەی کە دۆخیان جێگیرە زۆر زیاترە لەوانەی کە دۆخیان ناجێگیرە. بە ڕێژەیەک 88,050 کەس لە کۆی هەموو ئەو توشبوانی کە ئێستا حالیان نەخۆشیەکەیان هەیە بە بەراورد بە 6162 کەسن کە دۆخیان ناجێگیرە و پێویستیان بە هاوکاری زیاتری تەندروستی و داخڵبوونیان هەیە لە شوێنی چاودێری چڕی هەناسەدان. ئەگەر بین ئامارەکانی هەرێمی کوردستان بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ژمارەکە بەرز بووە و گەیشتە 37 کەس، بەڵام بە هەمان شێوە خۆشبەختانە ژمارەی چاکبووەکانیش بەرز بووە و گەیشتە 9 کەس و ژمارەی گیان لە دەستدان هەروەکو خۆی ماوەتەوە لەگەڵ سەرهەڵدانی ئەم پەتایە لە هەرێمی کوردستان کە ئەویش تەنها 1 کەسە. ئەگەر ئەم ژمارانە هەمووی بە گوێرەی شارەکان تەماشاکەین لە شاری هەولێر 9 توشبوومان هەیە کەس گیانی لە دەست نەداوە و
تا ئێستا هیچ یەکێک لەو نەخۆشانی کە لە ژێر چاودێری پزیشکیدان نەگەڕاونەتەوە ماڵەکانیان لە شاری سلێمانی 27 توش بوومان هەیەوەکو ئاماژەمان پێکرد 9 کەس چاک بۆتەوە و بەداخەوە کەسێکیش گیانی لەدەستداوە هەر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم پەتایە لە شاری سلێمانی. ئەگەر شاری دوهۆک دووبارە خۆشببختانە باس بکەین کە هەر سێ ژمارە بە سفری ماوەتەوەتە کەس لەوێ توش نەبووە و هیوادارین ئەمە هەر بەردەوام و هەتا سەر بێت. لە شاری هەڵەبجەی شەهید یەک توش بوومان هەیە و خۆشببختانە تا ئێستا کەس نییە گیانی لەدەستدا بێت کەواتە بە پێی ئامارەکان لە هەرێمی کوردستان ئەو ژمارەیە بوو. ئەگەر بین هەموو عێراق پێکەوە وەربگرین ژمارەی توش بووان 124 کەسە 10 کەس گیانی لەدەستداوە بە کۆڤید-19 یان بە کۆڕۆنای نوێ و ئەو کەسانی کە چاک بوونێتەوە سەرجەمیان 26 کەسن کە لەم پەتایە چاک بوونێتەوە و ئێستا گەڕاونەتەوە ماڵەکانیان بەڵام دووبارە دەڵێن ئەو کەسانی کە چاکیش بوونێتەوە بەردەوام لە ژێر چاودێریدان بەردەوام لە ژێر ئەوەدان کە پەیوەندیان پێوە دەکرێت لە حاڵەتەکانیان لیان دەپرسێتەوە. ئەمە سەرجەم ئەو داتایانە بوو کە پەیوەست بوو بە عێراق و هەرێمی کوردستان و هەروەها بە جیهان. هەروەها وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش لە سەردێڕی هەواڵەکە کە پاشتر دێنێ سەر درێژەی هەواڵەکەش باسمان کرد ئەم پەتایە ڕوو لە زیادبوونە واتە هەموو جیهان دەڵێ زەنگی مەترسی لێدراوە و پێویستە ڕێیەکانی خۆپارێزی پێویستە لە سەرجەم دەوڵەتەکان خەریک بن ئەم پەتایە هاوکار بن لە شێوازەکانی خۆپارێزی بۆ بتوانن ئەم نەخۆشیە هێواشکەنەوە تاوەکو بگەنە ئەوەی کە ڤاکسینێکیان دەرمانێک بۆ ئەم حاڵەتە باس بکەن. ئێستا دەمەوێ بێگومان وەکو زۆربەی هەمومان دەزانین ئەمڕۆ 16 سێ دەکاتە یادی کیمیابارانکردنی هەڵەبجە کە پێش 32 ساڵ لەلایەن ڕژێمی بەعسی فاشستەوە ئەو شارە لەم بەهارەدا کیمیاباران کرا و زیاتر لە 5,000 کەسی ڕۆحی پەبوو لە ئاسایان بەرەو ئاسمان هەڵکشان. بۆیە دەمەوێت بزانم لەگەڵ هاتنی پەتای کۆڕۆنا لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە کە خۆشببختانە تا ئێستا لە پارێزگای هەڵەبجە تەنها یەک توش بوو هەیە بۆی بزانین ڕێکارەکان چین لە یادکردنەوەی 32 ساڵەی هەڵەبجەی شەهید چیان کردووە چۆن خۆپارێزیان کردووە یادەکان چۆن کراونەتەوە پێم خۆشە ڕاستەوخۆ بڕۆم گفتوگۆ لەگەڵ دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بکەم. دکتۆر گیان ئێوارە باش سەرەتا بە سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و بە تایبەتی لەم یادەدا بۆ شەهیدانی هەڵەبجەی شەهید دادەنوێنین. دەمەوێت بزانم ڕێکارە تەندروستیەکان چۆن توانیتان بگونجێنن لەگەڵ یادکردنەوەی ئایا هیچ جۆرە یادکردنەوەیەک و کۆبوونەوەیەک ڕوویدا لە هەڵەبجە ئەمڕۆ؟ بەڵێ ئێوارە باشکا کە دکتۆر هەست زۆر سواز بۆم دەرفەتە. سەرەتا حەزەکەم منیش وەک جەنابەت فەرمووت سەری ڕێز و نەوازش دانەوێنم بۆ شەهیدانی ساڵی 1970 کە هاوکات لەم کاتەدا 5,000 کەس بوونە قوربانی ئەویش شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەیە و هەروەها هیوای تەندروستیەکی باش بۆ تەواوی بەرگەوتوانچێکی کیمیاوی ئەخوازم هەم لە شاری هەڵەبجە و هەم لە تەواوی هەرێمی کوردستان. سەبارەت بەو ڕێکارانەی کە ئەمڕۆ گرتومانەتە بەر لە کۆتایی پرسیارەکەتەوە وەڵامت بەمەوە لەوەی کە ئەمڕۆ خۆتان نەزانن قەدەغەی هاتوچۆ بوو وەک سەرجەم شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ئێمەش قەدەغەی هاتوچۆمان ڕاگەیان لە پێناو ئەوەی ئەو خۆپارێزیەی ئەو سیلسیلەی زنجیرە ڕێکارانەی گرتومانەتە بەر قەتعی تێ نەکەوێت و هەروەها نەبێتە هۆی ئەوەی کە دووبارە ڕووداوێکی تر هەمان وەک 32 ساڵ لەمەوە پێش لە کیمیابارانی هەڵەبجەدا ڕوویداوە وەک لە ساڵی 1970 ڕوویداوە دووبارە 2020 خۆی دووبارە نەکاتەوە و ڕوونەداتەوە. سەبارەت بۆ ڕێکارانەی بە ئام گرتومانەتە بەر لە بواری خۆپارێزی و کەرەنتین و تا حاڵەتی دەستنیشانکردن و دوای ئەوە شارەسەری بەگشتی تا ئێستا وەک جەنابەت باس کرد هەڵەبجە باری نائاسایی ڕانەگەیاندووە زۆر ینی لە حاڵەتێکی
ئەوەیان نین لە کۆنتترۆل دەرچوو بێ سپاس بۆ خوا سپاس بۆ دڵسۆزان سپاس بۆ تیمەکان نی تەندروستی سپاس بۆ سەررجەم ئەو دەوایر و فەرمانگانەی کە معنین بەم کارانە و سپاس بۆ بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی کە وەکو کێوێک لە پشتمان هەموو کات وەستاوە و چونکە خۆتان زانن کەرتی تەندروستی و ژێرخانی تەندروستی لە هەڵەبجە بای ئەوەندە بەهێز نییە لەبەرەوەی سەررجەم فەرمانگەکانی پارێزگایەکی تازە بە پارێزگا بووە هێشتا سیماکانی بە پارێزگا بوون تیایدا تۆق نەبووەوە تەشەی نەکردەوە بێمە سەر حاڵی کەرەنتینەکان لە ئێستادا وەک پێشووتر لەوانەیە ئاگاتان لێبوو بێ ئێمە دوو کەرەنتینەمان هەبوو بە کۆی گشتی کەرەنتینەکان لە هەڵەبجە و هەورامان 226 کەسمان کەرەنتینە کردووە و 176 کەس ڕۆشتۆ بۆ ماڵەکانی خۆی بەڵام هەر هێشتا لە ژێر چاودێری و ڕێنمایی ئێمن و هەروەها ڕێنماییمان پێداون کە تا 14 ڕۆژیکە بۆ خۆیان کەرەنتینی خودی بکەن بۆیان بەڵێ دکتۆر ئازاد دەمەوێت بزانم بەگشتی کە ئەو ژمارەی کەرەنتینانی کە بەڕێزت ئاماژت پێکرد و لە هەمان کاتە ئاماژت بۆ کرد کە لەبەر ئەوەی هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە پارێزگایەکی نوێ و ئەو ژێرخانە تەندروستی و با بڵێن ئیداریەی کە بە بەراورد لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستان لە خواردترە ئایا ئەو کەسانی کە کوارنتین کراون لە ناو شاری هەڵەبجە داتان ناون یان بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەتی تەندروستی سلێمانی و پارێزگاری سلێمانی کەرەنتینتان کرد نەخێر بۆ خۆمان لە شارەکە دوو کەرەنتینمان هەیە کەرەنتینێک لە هەڵەبجە و کەرەنتینێکیش لە هەورامان کە نەخۆشخانەیەکی تایبەتماندانەوە تەنها بۆ کەرەنتینکردن کە لە ئێستادا 50 کەس لەوێ کەرەنتین کراون ئاماری ئەمڕۆ کە هەروەها لەبەر بڵاوبوونەوەی یاخود لەبەر ئەو کەیسە پۆزیتیڤی کە جەنابەت ئیشارەت پێەیە ئێمە لە ماڵی خۆیانە کەرەنتینی 4 ماڵمان کردووە وەک تیمەکانی ڕاپید ریسپۆنس یاخود وەڵام دەرەوەی خێرا بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو حاڵاتە بکەین ئێمە تەواوی ڕێکارەکانمان گرتووەتە بەرکە کەرەنتینی ماڵەکانمان کردووە چوین بۆ ئەو شوێنانی کە ئەو کەسە پۆزیتیڤە یاخود ئەو کەسەی کە بڕی سەلمێنراوە کە هەڵگری ڤایرۆسەکەیە تەواوی ئەو کەسانی کە بەرکەوتنی هەبوو لەگەڵیان ئێمە کەرەنتینمان کردوون لە ماڵی خۆیان و هەروەها سامپڵمان لێوەرگرتوون دووبارە نردومانە بۆ تاقیقەکانی بۆ ڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و هەروەها ماڵەکانیمان پاکش کردوەوە تاقیم کردوون ئەمە چەند ڕێکارێکە گرتومانەتە بەر بۆ ئەوەی وەک قەڵغانێک ئێمە ئەوە بزانەکە لە کاتی ئەوەی کە ئێمە توش ببین سلێمانی خراپتر توشە بێت بۆیە ئێمە تیمەکان بە هاوکاری WHO و بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی ئێمە لە هەوڵی دامەزراندنین و داشمان مەزراندووە دە تیممان دامەزراندووە بۆ وەرگرتنی وەگوتم کەسانی توش بوو کۆنتاکت لەگەڵیان و هەروەها وەرگرتنی سامپڵ و دووبارە ناردنیان ئەمە وەکو وەک چۆن لە تێرمەکانی پزیشکی پێڵێن تریسین ئەند سێڤیلەنس بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو نەخۆشیە لە کۆنتترۆل دەرنەچێت ئێمە تا ئێستا زۆر باش هێناومانە هاوڵاتیان زۆر پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان تا ڕادەیەکی دەمویست لەسەر ئەوە پرسیار بکەم دکتۆر ئازاد دەمویست بڵێم جگە لەوەی کە وەکو باسمان کرد ئێوە کۆمەڵێک لەوانەیە کێشەی بینا و شتی تازەتان هەبێت کە لە پارێزگاکەیە وجودی نەبێ ئێوە لەوانەیە ئەرکەکەتان دوو جاری تر قورستر بێت چونکە ژمارەیەک لە خۆشەویستانمان لە شاری هەڵەبجە بەرکەوتووی چەکی کیمیاوین کە ئەوانە بەشێکی زۆریان کۆ ئەندامی هەناسەیان هەر لە پاش ئەو بەرکەوتنە زۆر زیانی پێکەوتووە و لەوانەیە زیاتر کاریگەری ئەم پەتایە هەبێ لەسەری ئێوە چ جۆرە تایبەتمەندیەکتان بۆ تەرخان کراوە لەلایەن وەزارەتی تەندروستی لەلایەن وەکو کە خۆت باست کرد و بە سوپاسەوە بە ڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی کە پاڵپشتان بوون بۆ نمونە ئەگەر بینە سەر پشکنینەکان ئایا تاقیگەی ناوەندی لە پارێزگای هەڵەبجە دانراوە یان ئێوە سامپڵەکانتان ڕەوانەی سلێمانی دەکەن هەرچەندە ماوەکە زۆر نییە بینی هەڵەبجە و سلێمانی بەڵێ زۆر ڕاستە ئێمە هەم بەڕێز جەنابی وەزیری تەندروستی و هەم بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانیش بۆ ئێمە
وەکوتم وەکو کێوێک لە پشتمان وەستاون ئەوەی کە ئێمە کردومانە تا ئێستا لە حاڵەتی دەستنیشانکردن بەڕێزت فەرمووت کە بەرکەوتوانی چەکی کیمیایی بەڵێ بەرکەوتوانی چەکی کیمیاوی ئەگەر کەسێکی ساغ یەکجار پابند بێت بە ڕێنمایە تەندروستیەکانەوە بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەبێت 2 هێندە و 3 هێندە بگرە تا 10 هێندە ڕێنماییەکان پابند بن پێوەی بۆچی لەبەرەوەی کە خۆیان نەخۆشییان هەیە ئەویش نەخۆشی درێژخایانی هەوکردنی سیەکانە کە بۆ خۆی ئەگەر لە حاڵەتی ئەوەی کە ئەم نەخۆشیە بگاتە کەسێکی ساخ ڕێی تێچێت کە خۆی بگرێت مەناعی بای ئەوەندە باش بێت کە بتوانێت بەسەر ئەو نەخۆشیێتە زاڵ بێت بەڵام بەرکەوتوی چێکی کیمیایی بۆ خۆی لە خۆیدا نەخۆشی تری هەیە لەگەڵ ئەوەیە کە ئەم نەخۆشیێش ببێتە سەرباری ئەوەی کە سەرباری بارەکان بۆ خۆی قورسە بێ لەسەری بۆی ڕێنمایی تەواوی بەرکەوتوان کراوە وەروە ڤاکسینی تایبەتیان سەبارەت بە ڤاکسینی ئەنفلۆنزا وەک لە هەندێک ڕسێرجەکانە هەیە تا حدێک ئەتوانێت سوود بگەێنێت بەم بەرکەوتوانە و بە تەواوی ئەو مرۆڤەکان کە خۆیان ئەگەر بەو ڤاکسینە بکوتن بۆ خۆی شتێکی باشە بۆ ئێمە بانگەوازمان کردو بۆ بەرکەوتوان کە خۆیان بەو پێکوتەیە بکوتن ئەگەر تا ئێستش کەسێک گوێی لە دەنگی ئێمە نەبووە لە ڕێگەی بەڕێستانەوە من پێیان ڕاگەێنم کە بێن ڤاکسینی یاخود پێکوتەی ئەنفلۆنزا بەکاربێنن وەک گوتم دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە لە لیڤڵی دەستنیشانکردن و دایگنۆس و تەشخیصە ئێمە مەڵبەندێکمان داناوە ئامادە کردووە بە ناوی مەڵبەندی 24 کاتژمێری نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە کە لە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چێکی کیمیاییدایە بۆ ئەوەی هیچ نەخۆشێک ون نەکەین هیچ نەخۆشێک بەناو ڕاوێژکاریەکان و بەناو نەخۆشخانە فریاکەوتنەکاندا نەسوڕێتەوە بۆ ئەوی لە کاتی ئەوەی کە لە حاڵەتی بەرکەوتنە ئەگەر خوا نەخواستە پۆزیتیڤش بوو ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی سەبارەت بە دەستنیشانکردن لە تاقیگەدا ئێمە تا ئێستا بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵا سلێمانی سەرجەم پشکنیەکانی بۆ ئەنجام داوین کە هەم بارێک بۆ بەسەر ئەوانەوە و هەمیش لەبەرەوەی ئێمە هۆکانی یاخود توڵی تایبەتمان نەبوو بۆ ئەوەی کە ئەم تەشخیصە بکەین یاخود ئەم دەستنیشانکردنە بکەین نەمانتوانی بکەین بەڵام بە سوپاسەوە لە ئێستادا لەسەر ئەرکی یاخود لەسەر ئەو بودجەی کە بۆ پارێزگای هەڵەبجە دابین کراوە ئێمە بڕی 100 بۆ 130 میلیۆن دینار لەو بودجەیە دابین کراوە تەنها بۆ ئۆکرینی ئەو ئامێرە ئەمڕۆ پاکیجەکانی بۆ نەگەتیڤ پرێژەر بەسترا و لە داهاتوودا ئینشاءڵڵا ئەو ئامێرە داهانین بەڵام هەر بۆ ئێرش بۆ ئەمەش پێویستمان بەو کادرانەیەکە لە سلێمانی ئەو تاقیگەیان دروست کردووە بۆیە داوامان لێ کردوون کە تەشریف بێنن بۆ هەڵەبجە و ئەو کادرانی خۆشمان ترێنین و ڕاهێنان پێ بکەن دەستان خۆش بە دکتۆر ئازاد دەمەوێت لەسەر شتێکی تریش پرسیار بکەم کە وەکو خۆت لە بیدایەتە ئاماژەت پێکرد پارێزگای هەڵەبجە وەکو قەڵغانێک وایە لەبەر ئەو سنوورەی کە زۆر فراوانە و نزیکە لە ئێرانەوە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە وەکو ئەوەی کە باز دەکرێت چونکە ینی ئەگەر خاچاغ هەبێ و بزاندرێ ئەوە ئەچێتە خانەی تاوانەوە بەس وەکو ئەوەی کە باز دەکرێت ئایا ئەم دیاردەیە تا ئێستا بەردەوامی ماوە ئایا ئێوە چۆن مامەڵە دەکەن بە هاوکاری هێزە ئەمنیەکان کە تا ئەو خەڵکانی کە ئێستاش ئەگەر بیانەوێ لە سنوورەکە بە قاچاغ بێتەوە و خەڵکی دەڤەرەکە چۆن هاوکاریتانەکەن لە خەبەردان و لە ئەوان پابندن هاوکارن بۆ ئەوەی کە ئێوە بتوانن دەستنیشانیان بکەن؟ بەڵێ تا ئێستا لە سنوورەکانەوە لەبەروی زیاد لە 114 کیلۆمەتر ئێمە هاوسرین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە بەڵێ بە قاچاغ هاتنەوە هەبووە وەک چۆن لە پارێزگەکانی تریشدا هەبووە وەک چۆن مەسەلەن لەبەر بەڵام بە حکمی بە لەبەروی سروشتی ئەو ڕێگایانەی کە لەسەر سنوورن نشێ و دۆڵ و تەختایی و توولە ڕێدایە هاتنەوە یاخود هاتنەوە بە قاچاغ بۆ هەڵەبجە زۆر ئەستەم نییە بەڵام پاسەوانی سنوور هێزەکانی ئاسایش و پۆلیس شەونخۆنیان بەردەوامە لەوەی کە تا ئێستا کەمترین حاڵەت تۆمارکراوە لە هاتنەوە بە قاچاغ بە تایبەتی کە وەک ئەمڕۆ و دوێنێ بە ڕسمی وەزارەتی ناوخۆ ڕایگەیاندووە هاتنەوە بۆ هەرێمی کوردستان
قەدەغەیە ئەگەر لە تەنانەت لە وڵاتی ئێرانیش بیت لە ئێستادا بۆیە ئێمە چاوەڕێیەکەین بە قاچاق خەڵک بێتەوە. بە نمونە ئەمڕۆ هەر لەبەرەوەی کە کەیسێک بە قاچاق هاتبووە پێشووتر نەکو ئەمڕۆ تیمەکان دەستیان پێیان گەیشت ڕاستەوخۆ کەرەنتینمان کردوون لەگەڵیشیا 3 خێزان ئەوانیش کەرەنتین کراون لە کەرەنتینەی بیارە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە تەنها ئەمانە گومانن. وەگوتم لەو مەڵوەندە 24 کات ژمێریەدا هەر کەس گومان لێکراو بێ لە ئێستادا تا ئێستا ئێمە 10 گومان لێکراومان هەبووە پاژەوەی کە 5 کەس لەو گومان لێکراوانە پشکنینەکانیان نەرێنین دەرچوون هەڵگری ڤایرۆسەکە نەبوون نێرانەوە بۆ ماڵەوە لە ئێستادا 5 کەس لە ژێر چاودێری خۆمانایە وەکو پارێزبەندی تەندروستی بۆ ئەوەی لە کاتی لە حاڵەتی تێکچوونی باری تەندروستیان و زیادبوونی نیشانەکان تیاندا کە خۆشبەختانە تا ئێستا هیچ کەسێکیان نیشانەیەکی وای نییە جێی سەرنجی ئێمە بێ پشکنینمان لێ وەرگرتوون نردومانە بۆ سلێمانی لەوایین کە چاوەڕێیەکەین ئەو پشکنینانە بگەڕێتەوە. شایانی دەستخۆشین دەستان خۆش بێ کە تا ئێستا بەو توانە دیاریکراوانەوە توانیوتان ئەو کارە گەورانە بکەن. ئێمەش لەگەڵ ئێوە سوپاسی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەکەین و هەر لەگەڵ ئێوەشا دەنگمان دەخینە پاڵتان کە هیوادارین حکوومەتی هەرێم و وەزارەتە پەیوەندیدارەکان گرنگی زیاتر بدەن ئیشاڵڵا کاتێک کە ئەم پەتایە کۆتایی هات ئاوڕی زیاتر بدەنەوە و ئەم یادە بکەینە ڕێگایەکتر بۆ داواکردنی مافەکانی مافی زیاتر بۆ پارێزگای هەڵەبجە. من هیچ پرسیارێکم نەماوە زۆر سپاس دەکەم دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە. زۆر سپاس بۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت جیهان ڕوبەڕووی قەیرانێکی تەندروستی گەورە بووەتەوە. تێدۆرس ئادنانۆم سکرتێری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە پرێس کۆنفرانسی ڕۆژانەی ڕێکخراوەکەدا دووپاتی کردەوە جیهان ڕوبەڕووی قەیرانێکی تەندروستی گەورە بووەتەوە داواشی کرد پشکنین بۆ تەواوی گومان لێکراوان بکرێت. ئەمەش وەک هەوڵێک بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کە ئێستا چەقەکەی لە چایناوە گواستراوەتەوە بۆ ئەوروپا. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕەخنە لە ئامادەکاری و ڕێوشوێنەکانی هەندێک وڵات گرت بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆڕۆنا و گوتیشی پێویستە وڵاتان ڕێوشوێنەکانی پشکنین تونتر بکەن. یەکەم پێکوتەی دژە کۆرۆنا لە ئەمریکا تاقی کرایەوە کە ئەم هەواڵە تا ڕادەیەک لەوانەیە ئومێدبەخش بێت. لە شاری سیاتڵی پایتەختی ویلایەتی واشنگتنی ئەمریکا یەکەم ڤاکسینی دژە ڤایرۆسی کۆرۆنا لەسەر توشبوویەکی کۆرۆنا تاقی کرایەوە لە پەیمانگای کایزەر پێرمننت تایبەت بە توێژینەوە تەندروستیەکان لە شاری سیاتڵ یەکەم ڤاکسینی دژە کۆرۆنا لەلایەن پزیشکێکی ئەمریکی تاقی کرایەوە. پسپۆڕانی تەندروستی ئەمریکی ڕایانگەیاند کە چەند ڤاکسینێکی دیکەش ئامادە کراوە بۆ تاقیکردنەوە و چاوەڕێ دەکەن پرۆسەی تاقیکردنەوەکان درێژە بخایێنێت و ماوەیەکی زۆری پێویست بێت. بێگومان ئەم هەوڵی تاقیکردنەوەی ڤاکسینە یەکەم هەوڵی بە فەرمی باسکردنێتی هیوادارین هەموو جیهان چاوەڕێ دەکا بزانین ئەنجامەکەی چی دەبێت. ئێمەش لە کوردستان وەکو دەستگای کوردستان 24 هاوکارین بەڵام بە شێوەیەکی تر ئەویش کە دەستگای کوردستان 24 کەمپینی هاوکاردەبین ڕادەگەیەنێت لەگەڵ ئەو مەترسیانەی کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە سۆنگەی لە ئەستۆگرتنی بەرپرسیارەتی کۆمەڵاتی و سەرخستنی پرۆسەی ڕێگرتن لە تەشەنەکردنی پەتای کۆرۆنا دامەزراوی کوردستان 24 کەمپینی هاوکاردەبین ڕادەگەێنێت. لەم کەمپینەدا هەموو ئەو چالاکیانەی کە لە بواری هاوکاری و کۆمەکردندا کار دەکەن کۆ دەکاتەوە و هەموو هەوڵەکان بە ئاراستەی سەرخستنی ڕاوتی مرۆڤانە و بەرزکردنەوەی گیانی هاوکاری و پتەوکردنی بەهاجوانەکانی کۆمەڵگەی کوردی یەک دەخات. هەموو کەسێک بە هەر ئەندازەیەک بێت دەتوانێت لە کەمپینەکەدا بەشداری بکات.
کوردستان 24 دەبێتە دەنگ و ڕەنگی بەشداربووانی کەمپینەکە و چالاکی و پرۆژەکانی کەمپینەکە لە ڕووی میدیاییەوە ڕووماڵ دەکات. ئەم شەو کاتژمێر 10 و 5 خولەک لە بەرنمەیەکی تایبەتدا هاوکارم دەروونگێژن پێشکەشکاری کوردستان 24 کەمپینەکە ڕائگەێنێت. چالاکوان و ڕێکخەرانی کەمپینەکە داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەن بێ جیاوازی بەشداری لەو کەمپینە بکەن و هەمووان بەیەکەوە بۆ زاڵبوون بەسەر قەیرانەکان و ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکان و بۆ بنیاتنانی داهاتوێکی باشتر هەنگاو بنێ. ئەو وێنانە کە ئێستا دەیبینن وێنەی ڕاستەوخۆی ئامادەکاری ئەو شوێنەیە کە کەمپینەکەی کوردستان 24 لێ ڕادەگەیەنێت. بێگومان ئەوەی دەستگای میدیایی کوردستان 24 پێی هەڵدەستێ بێگومان ئەرکێکی مرۆڤانەیە، ئەرکێکی ڕاگەیاندکارانەیە، ئەرکێکە کە بە ئەرکی سەرەکی خۆمانمانزانیەوە بۆی بتوانین ئەگەر بە بڕێکی کەمیش بێ ئەگەر بە ڕێژەیەکی زۆر دیاریکراویش بێ ئێمە بتوانین بەردێک بخەینە سەر بەردێک لەم قەیران و ناخۆشیەدا بتوانین هاوکاری لایەنی پەیوەندیدار و هاوڵاتیانی خۆمان بین تاوەکو بتوانین ڕێگری بکەین لەم پەتایە. ئەم پەتایە ئەرکی هەمومانە پێکەوە ڕێگری لێ بکەین هێواشی بکەینەوە و تاوەکو دەگاتە ئەو لێڤڵەی شەڵا هەموو مرۆڤایەتی لێی نەجاتە بێت. لەبەرەوەی کارەکە کارێکی دەستە جەمعیە و هەم لایەنی حکومی و هەم هاوڵاتیانیش تێیدا بەشدارن بۆیە من حەز دەکەم لەسەر ئەو جۆرە هەڵس و کەوتە لەسەر ئەو جۆرە هەستە مەردایەتیە کوردایەتیە یەکەم پرسیارم لە دکتۆر ڕێباز تاهیر پسپۆڕی تەندروستی گشتی و پەتازانی کە ئێستا لە ناو ستۆدیەکە لەگەڵمایە. دکتۆر ڕێباز دووبارە بەخێر بێی. زۆر سپاس. دەمەوێت یەکەم جار بۆ پرسیارە دەست پێ بکەم. دەستگایەکی ڕاگەیاندن کەمپینێک بڵاو دەکاتەوە بە ناوی هاوکار دەبین. ئێمە دەتوان ینی لە ڕێگای ئەم کەمپینەوە چۆن دەبێتە ڕێگایەک بۆ ئەوەی کە ئەم پەتایە ئەم نەخۆشیەی کە ئێستا سەرتاپای جیهانی سەرقاڵ کردووە بتوانین ئەگەر هەنگاوێکیش بێ بچینە پێشەوە. بەڵێ ساڵ لە تۆ سلااو لە بینەر و بیسەرانی کوردستان 24 ئەوڕۆ جەنابشت ئاماژەت پێ کرد. ئەم بابەتە بەرەنگاربوونەوەی ئەنفلۆنزا یا هەر پەتایەک کارێکی هەرەوەزیە واتە تەنیا بە حکوومەت ناتوانێت بەڵکو تاک خێزان کۆمەلگا هەموو دەبێت بەشدار بێت. بە سپاسەوە دەستگای کوردستان 24 کە هەڵدەستێت بەم هەڵماتە یان بەم کەمپەینا کارێکی زۆر پیرۆز و جوان دەکات لە چەند ئاراستەیەکۆ دەتوانێت. یەکەم شت کە ئێوە دەستان پێ کردووە و ماوێکی باشە خەریکن بابەتی هۆشارکردنەوەی تەندروستی لە میدیاکە میدیای خۆتانەوە کارێکی زۆر زۆر پیرۆزە زۆر زۆریش گرنگە. دووهام بابەت کە ئەمڕۆ بەنیازن بابەتی با بڵێن هاوکار دەبین ئەگەر بتوانن لەوێنە چەند بزنسمان و بازرگانێک بتوانن پێکەوە هەمویان هاوکاری حکوومەت بن هاوکاری وزاری تەندروستی و هاوکار بن پێکەوە پلانەکانی وزارەتی تەندروستی پێش بخەن و سەر بێخەن بۆ نمونە ئایا دروستکردنی نەخۆشخانەی تایبەتە ئایا زیادکردنی تواناکانی نەخۆشخانەکانە کە هەمانە هەر ئێستاکە بۆ نمونە زیادکردنی ئەو یەکەکانی کەمە پێ دەڵێن یەکەکانی چاودێری چڕ یاخود یەکەی هەنەسەدان کە ئەوانە زۆر زۆر گرنگای یان بۆ نمونە لە ئاراستەیەکی تر دەتوانن یارمەتی دەری خەڵکانی هەژار من کە لەم کاتە کرێی نییە خەڵکانێکی بیدات یاخود خەڵکانێکی ناتوانانی بژێوی ژیانی ڕۆژانی خۆی دابین ئاراستەیەک دەتوانن یارمەتیان بڵێ وەکو پسپۆڕێک کە زانیاریت هەیە کە لە ناو سیستەمە تەندروستیەکەی هەرێمی کوردستانداوی بە هەمان شێوە مەترسیە گەورەکانی ئەم پەتایش دەزانی دوهاست پێ کردووە کە لە ڕاستیدا وایە ئەمە پێویستمان بەوە هەیە هەروەکو ئاماژەت پێکرد ئامێرەکانی هەناسەدان چاودێریە چڕەکان پێویستی بەوە هەیە کە فعلەن پێویستە خەڵکانێکی خواپێدا و خەڵکانێکی دەوڵەمەند هاوکار بن لەمەدا. من بە کارێکی باشی دەزانم پیرۆزیشی دەزانم لەم کاتەدا
لەبەرەوەی نەک هەرێمی کوردستان و وزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستان بگرن لە هەموو وڵاتەکان توانایەکی دیاریکراوی هەیە ئەو توانای بۆ ڕۆژانی ئاساییە کە نەخۆشەکانی خۆی دەبینێ بەڵام کە دەگاتە حاڵەتی بڵکە پەتا یاخود لە حاڵەتی ئێستا ڤایرۆسی کۆرۆنا یان کۆڤید 19 ئێستا بە شێوەیەکی فەرمی بوو بە پەتاکی جیهانی کە پێ دەڵێن پاندمیک ئەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرای کرد و با بڵێن ئەلانیشی کردووە بۆیە هاوکاریکردنی هەموو کەسێک بە تایبەت بازرگانان و بزمان یان وەک جەناب بتەنی خوا پێداوان کارێکی زۆر مرۆڤایەتیە زۆر مەزنە زۆر پیرۆزە دەست خۆش دەمەوێت بینە سەر کۆڤید 19 با بۆ پرسیارە دەست پێ بکەین کەی و چۆن ئەم پەتایە سەری هەڵدا کەی چۆن سەری هەڵدا و کەی چۆن تەواو دەبێت پرسیار هەرە گرنگەکەیە کە لەوانێ پرسیاری یەکەم جار بۆ دەست پێ گوتم باسەڵدە ئەوەی تر بهێڵینەوە بڵین چۆن تەواو دەبێت ئەوشیان بێگومان سەر هەڵدانەکەی دیارە لە کۆتایی ساڵی 2019 لە مانجی 12 دیسمبر لە شاری ووهان لە چین دەستی پێ کرد چەند حاڵەتێکی هەناسە تەنجی یاخود نەخۆشکەوتن و هەوکردنی سیەکان ڕوویدا بەڵام ئەوانە نادیار بوون نیان دەزانی هۆکارەکەی یاخود ئەو نەخۆشیە چییە زانیاری تاوایان نەبوو بەڵام پاش ئەوەی کە WHO لە سیوێکی 12 هەر بۆیە ناودەنرێت کۆڤید 19 واتە ئەگەر یەک ڕۆژی تر بوادە بۆ کۆڤید 20 ینی ئەم بە تایبەتە بە سیوێکی 2019 بەڵێ 19 واتە ساڵی 2009 لە دوا کاتژمێرەکانی ساڵی 2019 ئەم دیاری دیارە دەیانزانی 2020 پڕ قەیران و نهامەتی دەبێت بۆ ویتان هەر دانێکیش بۆ 19 بێڵینەوە بەڵێ بۆ 19 بێت بەڵێ مەبەستە چییە لەم دێڕانە چکە بێگومان بە سوپاسەوە ئەم گرافیکە بە هاوکارم دکتۆر هەردی و خۆت پێداچوونەوە پێدا کردووە دەمەوێت لەسەر ئەم گرافیکە زانیاریەکان زیاتر بۆ بینەران بکەیت ئەم قۆناغبەندیە باسی ئەو قۆناغانە دەکات یاخود ئەو سینیارۆنە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دایناوە لە حاڵەتی زۆربەی پەتایەکان بەم قۆناغەدا دەڕوە هەمومان لەبیرمانە قۆناغی یەکەم کە ئێمە هیچ حاڵەتێکمان نەبوو لە کوردستان و ئەو کاتی با بڵێن بیدایەتی مانجیە هەرمانجیەک و بیدایەتی مانجی دوور ئەو کاتی ئێمە پێمان دەگوت زیرۆ کەیسس یان سفر هیچ حاڵەتێکمان نەبوو یان هیچ نەخۆشێکمان نەبوو ئەمە لەو کاتە لە ئێرانیش نەبووە نیە ئەو کاتە ئێران کێشەیەکیان هەیە بۆ نمونە تا ئێستا ئایا زانیارەکان هەیان بۆ خۆیان بەڵاویان نەکردوتەوە یان هەیان بۆ چکە زیاتر لەوە دەچێت بە حکمی ئەوەی کە ئێستا ئەو ژمارە زۆرە لەوێ هەبوو بابەتی ئێران بابەتێکی ترە بەڵام بە هەر حاڵ ئێمە لە مانجیەک و سەرەتاکانی مانجی دوو هیچ حاڵەتێکمان نەبوو لەو ئەو پێی دەڵێن قۆناغی یەکەم بووین بەڵام پاش ئەوە چەند حاڵەتێکمان لە سلێمانی با بڵێن بەبیرتان بێکەم حاڵەت لە سلێمانی تۆمار کرا دوایی هێدێدی حاڵەتەکانی گەشتینە قۆناغی حاڵەتێکیان زیاتر پاشان ئەو ببرە لەوێنە هەر لەو قۆناغا ئەو پێی دەڵێن سپۆرادیک کەیسس واتە چەند حاڵەتێکی تاک و تووکمانێ ئەو حاڵەتانە خەسڵەتەکانی چییە ئەو حاڵەتە لە کوردستانەوە نەبووە بەڵام ئەوانە پێیان دەڵێن هاوردەکراو بۆ نمونە لە ئێرانەوە یان گەشتیارێکە لە چینەوە هاتوۆتە هەرێمی کوردستان ئەو کاتە ئەوە پێیان دەڵێن حاڵەتە هاوردەکراوەکان لەبەرچی لەبەر ئەوی لە کوردستان بە شێوازێکی سروشتی ئەمە ئەو نەخۆشیەمان نەبوو هاتیە حاڵەتی قۆناغی سێم ئێستاکە ئەو کەیسانە ئەو نەخۆشانە لە ناو کۆمەلگا بوون بێگومان سەرەتا نەدەزانرا کە ئەوانە هەڵگرن یاخود نەخۆشیەکان هەیە ئەنی مەبەستی تۆ ئەوەیە مەستا لەو قۆناغین چەند بەرکەوتەیەکمان هەیە بەڵێ چەند بەرکەوتەیەکمان هەیە نەگەیشتوونەتە بڵاوبوونەوەگا ئەوە بەڵێ چەند بەرکەوتەیەکمانێ ئەوانە بەرکەوتەی چێن بەرکەوتەی حاڵەتەکانن بەرکەوتەی نەخۆشەکانی سەرەتاییە ئەوانەی کە با بڵێن چ گەشتیان کردبوو چ با بڵێن چوبنە چین یاخود ئێرانیان وڵاتێکی تر و هاتوبوونە کوردستان ئەوانە بێگومان بەرکەوتیان هەبوو لەگەڵ خزم و دۆستی خۆیان بە پێی پیشەکەیان لەگەڵ خەڵکانی تر ئەوانە چیان کرد کۆنتاکتەکانیان بەرکەوتەکانیان ئەوانش تووشی نەخۆشیەکە بوون بەڵام کێشیان ڤایرۆسە لەبەر ئەوەی لەوانەیە لە ڕۆژێک تا 14 ڕۆژ هیچ نیشانێکی تیا بە دیار نەکەوێت بۆیە وا دەکات چەند حاڵەتێک لە دەوری هەر نەخۆشێک با بڵێن پیا ببێت ئەمە پێی دەڵێن حاڵەتی هێشوو یاخود کلاستەر کەیسس بەڕای من لێرە کوردستان ئێمە ئێستا لە حاڵەتی هێشووین لە حاڵەتی
هێشوین کۆنتترۆلکردنی ڕێی تێدەچێ هێشتا ئەگەر ڕێکارە پێویستەکان بگیرێتە بەر و خۆپارێزی بەڵێ باش من ئێستا دەمێ بزانم چۆن وا بکەین نەگەینە ئەو مەرحەلەیە یان ئەگەر حەز لێبێ زانیاری زیاترمان هەیە پاشان بگەڕێنەوە سەر زۆر باشە ئەو تەنی ئاخر قۆناغمان ماوە کۆ ئێستا ڕوویداوە لە چەند وڵاتێک بنمونە لە چین ڕۆیدا حاڵەتەکان زۆر بوون ئەو کاتە بووە شتێک لەناو کۆمەڵگە بەڵێ لە ئێران ئیتالیا وڵاتی ئیتاڵە ئێستا حاڵ و بارودۆخی زۆر خراپە کەیسەکان ئۆکو ئێرش ئاماژەتان پێدا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت بە هەزاران کەیسیان هەیە بەداخەوە ڕێژێ مردن لەوێن زۆرە کە وشەی پەتا بەکاردەهێنرێ قۆناغبندیەکە ئەخیرە ینی قۆناغبندی ئاخیرە بەڵە گەشتێتە ئاخر قۆناغ بەڵام لە کوردستان سوپاس بخوا تا ئێستا ئێمەنەگەشتێتە ئەو قۆناغە بگرە شتێکی زۆر دڵخۆشکردمان هەیە زیاتر ئومێد بەخشترە ئێمە چوار پارێزگامان هەیە لە کوردستان هەڵەبجا یەک تەنیا حاڵەتێکیان هەیە زۆر دەست و بردی لێ بکەن و هەرەوەزیەکی جوانی لێ بکەن باش دەتوانێت زۆر زوو کۆنتترۆل بکرێ دەمێنێتەوە سلێمانی و هەولێر خۆشببختانە لە دۆ هیچ حاڵەتێکمان نیە تا ئێستا کە بۆی هەندێک جار دەتوانین بڵێن لە نێوان قۆناغی دووەمین کە هێشتان حاڵەتی زۆر کەممانێت تاکوتوکمانێ یاخود هاتوونێتە قۆناغی سێم کە ئەمەش ڕۆژەکانی داهاتوو دیاری دەکا هەر لەمەش لەبەر ئەم خاڵەشەکە ڕۆڵی هاوڵاتی لە خۆپارێزی و جیاکردنەوەیان و قەدەقەکردنی هاتوچۆیان کە دەمانوێت لەو قۆناغەدا بمێنینەوە ڕۆژێک بێت لێرە لەگەڵ بەڕێستا بۆستمەوە بڵێم دکتۆر ڕێباز نەگەیمان قۆناغی چوارم نەگەشتینە قۆناغی زۆر باش بابێنە سەر تەواو بوو چۆن تەواو دەبێت بەڵێ ئەو پرسیارە گرنگەکەیە بێگومان لەبەر ئەوی نەخۆشیەکە نوێیە زانیاری تەواو ورد هەموو شتێکمان نییە دەربارەی دووش زانیارەکان ڕۆژانە بگرە هەندێک جار کاتژمێر دوای کاتژمێر دەگۆڕێن بۆیە هەموو شتێک ناتوانین دەربارەی ئەم ڤایرۆسە نیمانە بەڵکو لەوانەیە چەند ڕۆژی تر زانیاری نوێمان بەردەست دەکەوێت بۆ نمونە لەوانەیە سەرەتا چەند ڕێگایکی گواستنەوەمان هەبوو ئێستا لەوانەیە ڕێگای تر گومان دەکەن کە بە ڕێگای تریش دەگوازرێتەوە بە هەر حاڵ چۆن کۆتایی دێ ئەمە کارێکی هەرەوەزیە دەستە جەمعیە ڕۆڵی حکوومەت زۆر گرنگە بە هەمان شێواز ڕۆڵی تاک ڕۆڵی کۆمەڵ ڕۆڵی خێزان ئەگەر گرنگتر نەبێت هاوکاری حکوومەت نەبێت بە هەمان ئاست بە هەمان شێواز زۆر گرنگە ئەگەر گرافەکە بێتن چۆن تەواو دەبێت زۆر باشە گەر هاوکارانم گرافی پاشەوەمان شاندن ئێمە بە درێژایی مێژوو بێگومان مرۆڤاتی تووشی چەندین پەتا بووەتەوە پەتا یاخود پەتای جیهانی ینی ئەم زانیاریانە بە پشت بەستن بە پەتاکانی پێش ڕابردوو بەڕابردوو سەدەکانی ڕابردوو زۆر باش باڵێ ئەمە حاڵەتێکە ئەگەر سروشتی بێت تەماشای با بڵێن ستونەکە بکەین ئەمە توش بوون یان حاڵەتەکانە کە تۆمار دەکرێت بۆ نمونە 1 2 3 4 هەتا بە هەزاران دەڕوات با بڵێن بە ئاسۆیی هێڵە ئاسۆیەکە باسی کات دەکات بۆ نمونە ڕۆژی یەکەم دووەم سێم هەتا جەگەی خۆتە توانی نێزیکتریش بیتەوە بۆ بینەران بەڵێ ئەم ستونە باسی ژمارە حاڵەتەکان دەکات سەفەر 1 2 3 ئیتر هەتا دەڕوا سەدان بە هەزار لێرە لەم هێڵە ئاسۆیە باسی کاتمان بۆ دەکات بۆ نمونە من مەسەڵەن کات لێرە دەیبەستینەوە کوردستان یەکەم ڕۆژ کە دەستی پێکرد بۆ نمونە ئەمە با بڵێن تەنیا نمونێکی شیکاریە وا تا پشتبەستن بە پەتاکانی کە ڕابردوو ڕوویداوە بۆ نمونە کۆلێرامان هەبووە تاعونمان هەبووە کە مەرگی ڕەشیان پێدەگوت لە سەدەکانی 13 دەهات دووەهەمین با بڵێن پەتای جیهانی کە زۆر کاریگەر بووە زۆر ژمارەی خەڵکی کوشتووە پەتای با بڵێن ئیسپانیش فولی پێ دەڵێن یاخود ئینفلۆنزەی ئیسپانی کە ڕێک 100 ساڵ یاخود 102 ساڵ پێش ئێستا لە 1970 و 1990 ڕوویداوە ئەوان تا ئەو کاتە ئێمە تقریبن وەکو با بڵێن مرۆڤ وەکو پسپۆران زیانیاریەکی باشمان نەبووە دەربارەی چۆنێتی گواستنەوەی نەخۆشیەکە چۆنێتی خۆپارێزی بۆی زۆربەی پەتاکان بەم شێوازە دەستیان پێ دەکرد بۆ خۆی بە سروشتی دەست پێ دەکرد بە سروشتیش کۆتایی دێت چۆن کە بێگومان ڕێکارەکانی ئەوسا زۆر خراپتریش بووە بەڵێ زانیاری نەبووە ئەو کاتی زانستی پزیشکی بە تایبەتی با بڵێن تەندروستی گشتی دواکەوتوو بۆ ئەو کاتی زانیاریان نەبووە حاڵەتەکان دەستی پێ دەکرد لێرە لە سەرەتاوە بۆ نمونە یەکەم نەخۆش ڕۆژی یەکەم دەست پێ دەکات ئەو بڵاوی دەکاتەوە ناو کۆمەلگان خۆزم و دۆست و نەخۆشەکانی با بڵێن کەسانی دەوروبەری هێشتا نەخۆشنینە ئەوان زیاد دەبێت هەروەکو قۆناغبندیەکە بەسەرەن بۆ نمونە حاڵەتەکان دەبێتە حاڵەتی تاکوتوک دوای دەبێتە هێشوەی دوایی
هێدی حاڵەتەکان زۆر دەبێت هەتا دەکاتە ترۆپ و لوتکە ناو هەر کۆمەڵگایە تا ئێرە کە دەگاتە ترۆپ نەخۆشیەکە بۆ خۆی ئەو های لەبەر ئەوی نوێ ناو هەر کۆمەڵگایەک هەر کەسێک ئیمونیتی یاخود باڵێن بەرگری لەشی نەبێت و بێگومان ئەو کاتەنیانە بۆ نمونە ئینفلۆنزا ئیسپانی کەس نەی بۆ کۆلێرا پێشان کە دەهات کەس بەرگری نەبووە بۆیە دەبواە ئەم شێوازی ئەم چەماوەیە یاخود ئەو کێرڤە ئەو هابوو ڕۆژەستت لەوەیە لەو کێرڤە ئەبێ ژمارەیەکی زۆر کەسانێک توش بوو بوونە هەتاوەکو دژەتەنی ڤایرەسەکە لە ناو خوێنیانە دروست بێ بۆی ئەنجە ڤایرەسەکە بێتە خوارەوە باڵێ ئەمە بە شێوەی کە ئەگەر هیچ تەدەخولێکی تێدا ئەگەی سەداخل نەکەین لەوێنە کە زۆرترین ژمارە توش بوو پاشان دەست پێ دەکا هێدی ژمارەکان دێتە خوار ژمارە توش بووە تا دەگاتە قۆناغێک لێرە بۆ نمونە هەموو کەسان لە ناو کۆمەڵگە هەموو تاکەکان بەرگریان هەیە چیتر کەس تووشی نایە بە شێوازێکی سروشتی چۆن بۆ خۆی دەستی پێکرد گەشتە ترۆپک هەر بۆ خۆشی لێرە کۆتای پێ ڕای تۆ ئەمە ئەوە نییە کە هەندێک وڵاتی ئەوروپی بەداخۆ دایانێ ئەو هاوکەنیانی دایانێ بگاتە ترۆپ بەڵێ ئەمە شێوازە سروشتێکە لێرە کە دەگەینە کۆتایی ئەمە پێی دەڵێن لە سوورەکە بیمێنێتەوە ئەوە پێی دەڵێن بەرگری کۆمەڵگا یان هێرد ئیمونیتی پێ دەڵێن ئەوەیان هەندێک وڵات بۆ نمونە بریتانیا ئێستا لە پلانیدا هەیە بەڵام تا چەند ڕێ تێدەچێ و چەند ڕێگەی پێدەدرێت چونکە ژیانی کەسانێکی زۆر دەکەوێت بەڵێ لانی بابەتی نەریتی یاخود بابەتی ئەفکس ئەخلاقیشی دێتە ناو بابەتی مافەکانی مرۆڤ تو چۆن لەبەر پاراستنی ئابووری بمرێن باشە ئەوە چی بوو هات ئەو خۆ پارێزیێت ئێستا بۆ نمونە ئەوەی کە باسمان کرد سەدەکانی پێشووتر بوو بەڵام ئێستا کە ئەمە لە هیچ وڵاتێک ڕوونادا بە کوردستانیشەوە لەبەرچی لەبەرەوەی ئێستا ئەمە زانیاریمان هەیە وزارەتی تەندروستی بە سوپاسۆ پلانێکی تۆکمە و زۆر باشی هەیە لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنامان هەیە بەسەر پەریشتی جەنابی سەرۆکی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان هەر هەمویان بۆ نمونە لانی گەشت و گوزارە لایەنی گواستنەوەیە لە پارێزگاکانە دوای دێت لە ئاستی هەر پارێزگایەک لیژنێکی تایبەتمان هەیە بۆیە ئێمە ئەوە بەلاوە دەنێن ئەواتە دەتوانانی بڵێ ئەوە شتێکی مێژوویە سروشتی نییە ئێستا دەستکردە ئێمە دەبێت تۆ بای ئەوەندە هەر تەداخلی تیادەکەین واتە شوێن پەنجەی مرۆڤەکان لێرە دیاری دەکرێت لێرە شتێکی زۆر گرنگ هەیە دەمەوێت بۆ بینەرانی بەڕێزیش بابنە ڕوونی بکەینەوە ئەم هێڵە زۆر گرنگە ئەو هێڵە توانای سیستەمی تەندروستیە ئەلێرە وزارەتی تەندروستی یاخود لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا بەپێی سیاسەتی ئەوان بەپێی دید و بۆچوونی ئەوان بۆ پەتاکە لەگەڵ ڕەچاوکردنی بابڵێن ژێرخانی تەندروستی خۆمان ڕەچاوکردنی لایەنی ئابووری ڕەچاوکردنی لایەنی کللتوری چەندین لایەنی تر دەبێت پلانێک دابنێت چی دەوێت بۆ نمونە ئەمە ئاستی ئەگەر لێگەڕێن بە سروشتی ئەم با بڵێن کۆڤید 19 بڵاو بێتەوە ناو کوردستان کە ئێمە ئێستا حالیان دەتوانانی بڵێن لێرەینە لە با بڵێن چەماوە سوورەکە هێشتا هەتا ئێستا ئێمە لە توانای خۆمانە توانای سیستەمی تەندروستیمان تا ئێستا باش کۆنتترۆلی کردووە نەخۆشمان کەمە قاوشمان هەیە با بڵێن قەڕێوەڵی باشمان هەیە بۆ نواندون و بۆ داخلکردنی نەخۆشەکان بەڵام خوا نەخواستە لەبەر ئەوەی کەیسەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە ئایا وزارەتی تەندروستی چی دەوێت ئەوان لێرە دیاری دەکەن بێگومان سروشتیان ناوێت بەڵام دانەوێ ترۆپکی ئەو کێرڤە یاخود ترۆپکی ئەو چەماوەیە پانکەنەوە پانکردنەوە یاخود با بڵێ فلاتی بکەنەوە بهێنە ئاستێک چ نزیک بێت یاخود لە خوار توانەکانی وزارەتی تەندروستی بێت بۆ نمونە من لە جیاتی ئەمە توانای منە بۆ نمونە وزارەتی تەندروستی لە جاتی ئەو ڕۆژانە بە هەزار کەیس ببینیم بۆ نمونە ئەوی لە ئیتالیا ڕوودا ئێستا ئەوانەی لە ئیران گەشتۆتە قۆناغێک وڵاتەکە بۆ خۆی داوای یارمەتی لە وڵاتانی تر دەکات بەڵام من لێرە دەمەوێ پانی دەکەمەوە کێرڤەکەم بەچی پانی دەکەم ئەومە کاتە چی دەکەم ڕێکارەکانی خۆپاراستن بیرمان نەچی ئێمە ئەوە جەنگێکە دیژی کۆڕۆنایە سێ چەکی سەرچیمان هەیە بۆ بەگشتداچوونەوە یاخود بۆ بەرەنگاربوونەوەی بەڵام بەداخەوە دوو لەو چەکانەمان نییە حاڵی حازر ئێستاکە ئەویانیش باڵێ ڤاکسین یاخود پێکوتە ئەمڕۆ تازە باست کرد یەکەم ترایل یەکەم هەوڵدانیان با بڵێن دەست پێ کردووە لە ئەمریکا سوچی قۆناغەکانی دروستکردنی ڤاکسین زۆرە
دووهەم دەرمانی تایبەتمەند واتە دژە ڤایرۆس ئێمە دژە ڤایرۆسیشمان نییە کە ڕێکخراوی WHO یاخود ڕێکخراوی تەندروستی جیهانی پەسەندی کردبێت لەگەڵ ئێمە مەبەستت لە پێکوتە وەکو لێرە دیارە و دەرمان و چارەسەرەکانی تر زۆر باشە پێمان بڵێ ینی ئەگەر پێکوتە بۆ کێرڤەکە لە سەرەیە ینی پێکوتە مەبەستت لە پێکوتەی سروشتی یان لەگەڵ دەرمانەکە چۆن تێکەڵە بێ ئەگەر نەخێر ئەو هەبوونی پێکوتە دەبێت لێرەکان زۆر بەسوودن بەزەگەر بۆی فریاب بکەیت هەبوونی پێکوتە ئەوە لێرێ هێڵە سەوزەکە هێڵە کەسکەکە واتە پێکوتە بەڵێ کێشە نەدەبوو بڵێ ئێستا دێنە سەر وتمان ئێمە سێ چەکی سەرەکیمان هەیە بەداخۆ دوو لەو چەکانەمان نییە کە دەرمانی دیژە ڤایرۆسە لەگەڵ ڤاکسین بەڵام چیمانەیە ئەوەی بەدەستی ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو وڵاتانی تری جیان کە ئێستا کە ئیشکاری لەسەر دەکەن بابەتی خۆپاراستنە ڕێکار یاخود ڕێو شوێنەکانی خۆپاراستن کە وزارەتی تەندروستی کەم تەرخەم نەبووە لەم لایەنە و بە سوپاسەوەش زۆربەی زۆری هاوڵاتیانمان پابندن بە ڕێنماییەکانەوە ئەوەی باسی دەکەین چەماوە سوورەکە بە هەمان شێوە سروشتێکە بێت بە هەمان شێوە زۆر دەبێت لە توانای ئێمە دەردەچێت بەڵام ئەگەر بێت و دەرمانمان هەبێت لەگەڵی واتە بۆ نمونە کەیسەکانمان هێدی زۆر دەبێت بەڵام ئەگەر من توانیم دەرمان لە ترۆپکیش بەکار بێنم تەماشاکە ئەوەندە حاڵەتەکان زۆر دادەبەزێ بەڵام ئەگەر هاتوو من هێنامە خوارەوە یاخود پێدڵ فلاتنینگ یان پانکردنەوەی کێرڤەکە یاخود پانکردنەوەی چەماوەکە توانیم ڕێکارەکانی لەگەڵ ڕێکاری خۆپاراستنیش زۆر بەهێز بکەم ئەو کاتی بەس سەرنجێک بدەنا چەماوە شینەکە لەگەڵ سوورەکە نەک نیوە بەڵام زۆر هێشتا ناتۆتە خوارەوە خۆشبەختانە ئەگەر بۆ نمونە پێش هاتنی ئەم پەتایش هێڵە سەوزەکە ئەگەر ئێمە پێکوتەی تایبەتمان هەبوایە ڤاکسین ئەو کاتی وەزارەتی تەندروستی لە هەموو هاوڵاتیانی دەدا بە پێی بێگومان ڕێنمایەکان ئەو کاتی هیچ حاڵەتێکمان واتە لە سەرەتاوە سەفەر حاڵەت بەڵام هەر کاتێک ڤاکسینیشمان پیا کرد لە کۆتاییشدا دەتوانین زاڵبی بەسەری و بهێنینەوە هێڵە سەوزەکە کەواتە چەکی ئێمە تەنها و تەنها ئەو ڕێکارانەیە کە وەرگیراوە بۆ نمونە قەدەغەکردنی هاتوچۆیە نەهێشتنی تێکەڵاویە داخستنی قوتابخانە و پەیمانگە و شتەکانە خاڵی هەرە گرنگیش لە ماڵەوەمانەوەیە کە پێویستە ڕۆڵی هاوڵاتی یاخود هەو نیشتیمانی لێرە زۆر گرنگە ئێمە سێرم ڕێنمایی زۆر ڕێنمایەکانی زۆرن بەڵام بۆ ئەوی سەریان لێ نەشێ بۆ ئەوی زۆر بە ئاسانی وەریگرن سێ ڕێنمایی زۆر سادە زۆر ساکار تکایە لە ماڵ بمینێەوە تکایە دەستت زوو بشۆ دەست شۆردن گرنگترین هۆکارە لەبەر چی بەرە ڤایرۆسێک لەسەر دەست دەمینێت تۆ بە هەر هۆکارێک دەست لە ڕوخسارت ئەمڕۆ لە واڵەکەی خۆت لە فەیسبوک دەمێ ئەو کەمە دواپرسیارم زانیارەکان زۆر بەسوود بوو نووسی بوت ئەو دەستکێشەی کە لە دەستیشی دەکەن بەو شێوەیە ئەگەر هات و ئاگاتان لە خۆتان نەبێ هەر بەباشی ناتان پارێزێ بەس من لێرە بیرۆکەیەکم هەیە لەسەر دەستکێشەکە بزانم دەمەوێت ڕای تۆ چیە لەسەر ئەسێ بە تەبیعەتی هەموو کەسێک بە تایبەتی ئەو کەسانی کە پەنجەوانە بە ڕۆژانە لە دەست نەکەن کەسێکی ئاسایی کە پەنجەوانەکە لە دەست دەکاوەکو جۆرێک لە دیاریکراوی ئەمێنێتەوە یعنی حز دەکا شتێکی زیاد شۆتە سەردەستی و لەوانەیە لەبەرەوەی بە بیری بێنێتەوە دەست نەبا بۆ دەم و چاو لوتی من وای لێ تێگەیشتم تۆڵێکی لەوانە پێچوانەکە ڕاست بێت بور بەس خاڵی سێ لەبیر چوو بۆ هاونیشتمانیان لە ماڵەوە بیمێنێ زوو دەست بشۆ یەک زانیاری زۆر گرنگە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەگە بە بیرتان بێ ئێمە سەرەتا دەماوت 20 بۆ 30 چرکە بەڵام ئێستا بەبێ توێژینەوەکان تکام وایە زیاتری بکەن کاتەکە بۆتە دوو هێندە واتە لە زیاتی 20 بۆ 30 چرکە ئێستا کە دەڵێ بەڵێ 40 بۆ 60 چرکە ئێمە پێشتریش دائیمان پێیان دەڵێن 50 چرکە دەتەوێت بۆ نمونە هاوڵاتێک بزانێت دەتوانانی گۆرانیەک لەگەڵ یاخود بۆ نمونە ئاەتێکی سوورەتێکی بچوکی قڕان هەر چۆنێکت دەتەوێت بۆ ئەوی بگێ 50 چرکەکە 6 چرکە خاڵی سێم وەرە گرنگ تکایە بە هیچ شێوازێک دەست بۆ ڕوخسارت مەبە ئەگەر دەستت نەشتۆ لەسەر دەستکێشەکە شتێکم پێ بڵێ لەسەر دەست کێشەکە دوو حاڵەتمان هەیە بەڵێ بە کورتی ئایا تۆ پزیشکی لە نەخۆشخانەی ئەو حاڵەتێک دەبێ بەکاربێنێ بەرەوە بەشێکە لە جلەکان خۆپارسن بەڵام بۆ گشتی بەداخەوە هەواز دەکەن دەکجار بۆتە تەقلید بۆتە چاولێکەری بۆتە مۆدیل ئەمەیان بە پێی توێژینەکان و بە پێ ڕێنماکان ڕێکخراوی تەندروستی جیهانی باش نییە
لەبەر لەوانەیە هەستێکت بداتێت دەڵێ من دەستچێشم لە دەستا و پارێزراوم بە هەمان شێوەی ماسکەکە کە باڵێ بۆ مادام بە هەمان ماسکەکەمان پێەیە پارێزراوین زیاتر دەستیانە لە دەموچاویانەوە و لەوانەیە دەستچێشی لە دەستە ناتوانێت بۆی زوو و دەستی بشوە ئەو گرنگترین ڕێنمای دەست شۆردن تەرک دەکاوکە دکتۆر ڕێباز ئێمە هەتا کۆڤید بەردەوام بێەوە بە ئاسانی واز لێ نایەنین لەوانەیە لە بەرنمەیەکی چەند بەرنمەیەکی تریشان میوانداری بکەینەوە زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر بە سوود بوو سوپاسی ئامادەبوونت دەکەین سپاس بەزەرم سپاس بەم دەرفێتە زۆر سپاس. ڤایرەسی کۆڤید-19 بە ڕێژەیەکی زۆر چالاکی وەرزشیەکانی پەخستووە بە تایبەت یاری تۆپی پێ کە زۆرترین هەواداری لە سەرتاسەری جیهان هەیە. ئەستێرەکانی تۆپی پێ هیچ کاتێک وەکو ئێستا لە ماڵەوە نەماونەتەوە و بە شێوازی جیاواز کاتەکانیان بەسەر دەبن. ئەوانیش بەشداری لە هەڵمەتی مانەوە لە ماڵەوە دەکەن تا ئەو کاتەی ڤایرەسی کۆڕۆنا لە نێو دەچێت. یاریزانانی تۆپی پێ لە ئەوروپا و جیهان بە شێوازی جیاواز کاتەکانیان لە ماڵەوە بەسەر دەبن لە کاتێکدا زۆربەی خول و پاڵەوانیەتیەکانی جیهان بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا هەڵپەسێر دراون. ئەستێرەکانی جیهان گرتە ڤیدیۆیەکانیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو دەکەنەوە بە یاریکردن لەگەڵ منداڵەکانیان و وەرزشکردن لە ماڵەوە بەشداری لە هەڵمەتی مانەوە لە ماڵ دەکەن. یاریزانانی ڕیال مەدرید کە لە هەفتەی ڕابردووەوە بەهۆی توشبوونی یاریزانێکی باسکەیانەکە بە ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەوە کەرانتین کراون زۆربەی کاتەکانیان بە وەرزشکردن بەسەر دەبن. ڕیال مەدرید ڤیدیۆیەکی بڵاو کردەوە و ئەستێرەکانی یانەکە بەشداریان لە هەڵمەتی پێویستی مانەوە لە ماڵ کرد کە لە ڕێگەی ئەم هەڵمەتەوە هەوڵ دەدرێت ڕێگری لە تەشەنەکردنی کۆرۆنا بکرێت. ئەم یاریە لە ماڵەوە دەکرێت ئەمە بەرپرسیارەتیە لەسەر هەمووان لە ماڵەوە دەمێنمەوە. یاریزانانی بارسێلۆناش بە شێوازی جیاواز پەیامی خۆیان ناڕاستەی جیهان دەکەن. جۆنیۆر فێرپۆ بە وەرزشکردن لە ماڵەوە بەشداری چاڵنجەکەی کردووە و سێرجی ڕۆبێرتۆش لەگەڵ خۆشەویستەکەی لە ماڵەوە خەریکی ئامادەکردنی خواردنە و دەڵێت لە ماڵەوە بمێنەوە. ڕاکیتیکی ناوەڕاستکاری یانەکەش پەیامێکی بڵاو کردەوە و دەڵێت گرنگە لە ماڵ بمێنینەوە و ئەم کاتە لەگەڵ خێزانەکەمان بەسەر ببین و زیاتر خۆمان بە خاوێنی ڕابگرین بۆ ئەوەی لە نەخۆشی بەدووربین. کێکیە سێتێنی ڕاهێنەری بارسێلۆناش پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردەوە و دەڵێت لە ماڵەوە دانیشتوم لە کاتێکدا پێویست بوو کە بچم بۆ کار و وەک هەر ڕۆژێک ڕاهێنانەکان بکەم بەڵام ئێستا پێویستە بە ڕێنمایەکان پەیوەست بین و بەرپرسیار بین چونکە مەترسیان ڤایرۆسە لەسەر هەموو کەسێکە لەبەرەوە پێویستە هەمومان لە ماڵەوە بمێنینەوە. دۆگلاس کۆستای بەرازیلیش هاوشێوە ئەستێرەکانی جیهان لە ماڵەوێ و زۆربەی کاتەکانیشی یاری لەگەڵ سەگەکەی دەکات. کۆمەڵێک ئەستێرەی دیکەی تۆپی پێ لەوانە پاولۆ دیبالای ئەرژەنتینی و یاریزانی یۆڤێنتۆسی ئیتاڵی وێنەکانی لە کاتی وەرزشکردن لە ماڵەوە بڵاو کردەوە. لاوتارۆ مارتێنێزیش وێنەیەکی لەگەڵ خۆشەویستەکەی بڵاو کردەوە کە لەگەڵ خۆشەویستەکەی لە ماڵەوە خەریکی وەرزشکردنن. سامی خدێرە یاریزانی یۆڤێنتۆسی ئیتاڵیش کەشێکی خۆشی لە ماڵەوە دروست کردووە لە کاتی ژەنینی پیانۆ گرتەیەکی بڵاو کردەوە و ئەمیش داوا دەکات هەمووان لە ماڵ بمێننەوە. پێش 32 ساڵ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هەڵەبجە کیمیاباران کرا. ئەو کاتە ئازیزانمان لە هەڵەبجە ویستیان بڕۆنە ناو ماڵەکانیانەوە تا پارێزراو بن لەو گازە ژەهراویە بەڵام بەداخەوە ماڵەکانیان نەیانتوانی تێیدا پارێزراو بن. بەڵام ئێستا ئەم پەتایی کە هەیە ڤایرەسی کۆڕۆنای نوێ ئەگەر ئێمە لە ماڵەکانمان بمێنینەوە زۆر بە باشی لی پارێزراوە بین. بۆیە تکایە لە ماڵەکان بمێننەوە تا ڕۆحی شەهیدەکانمان ئاسوود دەکەین پێیان بڵین ئێمە سەر دەکەوین بەسەر کۆڕۆنادا. دەستام شۆن تێکەڵاوی مەکەن هەموو لایەکتان هەر تەندروست بن. خواتان